ڕاچیە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن. هەر هاوڵاتیەک لە مالی خۆی چۆن هەڵسوکەوت دەکات لە ناحەی ڕاگررتنی پاکخاوێنی مالی خۆی مەفروزە لە دەرەوەش لە شوێنەوارەکانی گشتیەکان ژینگەی کوردستان بپارێزی. من پێم وایە ژینگە پاراستن شتێکە کە هەموو کەسێک لەبیری کردیە کە شتێکی زۆر مهمە بوو خودی ئینسان بۆ نەفسی ئینسان کە پێویستە ژینگە بپارێزێت. داواشم لە گەشتیاران هەیە کە مەنتیقەکەی خۆیان دەگۆڕن، سەردانی شوێنێک دەکەن، ژینگەکە بپارێزن، خاوێنی ڕایرن بۆ ئەوەی کاو کەسانەی دوای ئەوان دێن ئەو شوێنە هەست بە ئیسراحەت بکەن، نەک ژینگەیەکی پیس ببینن لە دوای خۆیان، بێزار ببن لە شوێنە، سەیرانەکان لێ تێک بچێت. هیوادارم هەموو کەسێک ژینگە بپارێزێ، چونکە گرنگترین شت کەما بێتەوە لای ئێمە ژینگە پارێزیە، پێویستە ژینگە بپارێزێت. خودی کە بۆ نسبەت ژینگەی تو پاکشکەی شتێکی باشە نەخراپە، یعنی تو جێ خۆ پاکشکەی سوبای توێ دۆست بە چیت بێت مرۆڤێکی تە بچتەیری چیت بێت مرۆڤێکی تە بچتەیری بلە جێتێ پاکش بێت بێکی مۆسی بێت عەلەکێکی ڕەشە دیکە سندوقە سیارە خۆدا و گرێشە خۆ دیکە دیگرێتەی دیدانیا سەر شارەی شتینگێ ئەو بەلەدیا پێ مکەلەفە بێت و گلیشی ڕاکەت و گەڵخۆ ببات و ئەس خۆت بینیم شتێکی باشە نەخراپە تو جێ خۆ پاکشکەی و پاراستنا ژینگە خۆ بکەی و